بۆ چاکردنەوەی هێڵی یەکی ئاوی دوکان سلێمانی نوێنەری پرۆگرامی نەتەوە یەکگرتوەکان بۆ گەشەپێدانی عێراق لەگەڵ پارێزگاری سلێمانی ڕێکەوتنێکیان بە بڕی 450,000 دۆلار واژۆ کرد. نۆژەنکردنەوەی ئەو هێڵە لە کاتێکدایە ماوەیەکە بەشێک لە گەڕەکەکانی شاری سلێمانی و قەزا و ناحیەکانی دەوروبەری ڕوبەڕووی کێشەی کەم ئاوی بوونەتەوە. نوێنەری پرۆگرامی نەتەوە یەکگرتوەکانیش باسی لەوە کرد پێشتر پارێزگاری سلێمانی بۆ نۆژەنکردنەوەی پرۆژەکە داوای هاوکاری لێکردوون و پێڕاگەیاندوون ئەگەر زوو بەدەمیانەوە نەچن بەشێک لە دانیشتوانی سلێمانی ڕوبەڕووی کێشەی گەورەی بێئاوی دەبنەوە. هاتنی ئێمە لەسەر داواکاری پارێزگاری سلێمانی بووە. زۆر بە خێرایی داوای هاوکاری کتوپڕی کرد. لەبەرەوەی پرۆژەی ئاو لە سلێمانی کێشەی هەیە. لێرەین بۆ ئەوەی ئەو گرفتە چارەسەر بکەین. باوتەی بەڕێوەبەری ئاوی سلێمانی نۆژەنکردنەوەکە 100 ڕۆژ دەخایەنێت. وتیشی جێگەری سەرۆکی حکوومەت ئیمزای لەسەر خەرجکردنی 4 ملیار دینار کردووە و پارەکەش گەیشتووە. چاوەڕوانن بەڵێندەران تەندەر لێبدەن بۆ ئەوەی بە یەکجاری کێشەی ئاوی سلێمانی چارەسەر بکەن. پارەکە 450,000 دلاره، 435,000 بۆ دوکانی یەکە، 15,000 دلاری بۆ موادی پاکشکەرەوەیە. ماوەی پرۆژەکە 100 ڕۆژە ئەگەر بەهۆی هێنانی پێدەکەکانەوە تۆزێ درشتر نەکرێتەوە چکە یەدەکی ئەم پەمپ و ماتۆڕانەی کە کەشفەکە و بەسپاسەوە ڕێکخراوی یەکگرتوەکان پاری دابین کردو هەمووی لە دەرەوەی وڵاتە. هەردوو هێڵی ئاوی 1 و 2 دوکان سلێمانی 74 پەمپ لە خۆ دەگرێت. بڕیاربوون لە ساڵی 2013دا با بڕی 31 ملیار دینار هەردوو هێڵەکە نۆژەن بکرێنەوە، بەڵام بەهۆی قەیرانی داراییەوە تا ئێستا ئەو کارە نەکراوە. لە وەرزی هاویندا توانای کارکردنی هەردوو هێڵەکە بۆ نیو هێندە کەم دەبێتەوە و بەشێک لە گەڕەکەکانی شاری سلێمانی و قەزا و ناحیەکانی دەوروبەری تووشی قەیرانی کەم ئاوی دەبن. ژاڵە محەممەد NRT سلێمانی.